ئازیزان و خۆشەویستانم سڵاوی گەرمتان لێبێت ئێمە ئەمڕۆ لەم شارین کە لە پشتمەوە ئەم دیمەنە دیارە کە زۆربەتان پێ ئاشنان ئەم شارە شاری ئاکرەی خۆشەویستە ئەو شاری کە زۆربەمان یاخود با بڵین نەوسنەکان کە ئاوا لرف لە برنجێن بە برنجەکەی بەناوبانگە ئێمە جاران وامانەزانی بەس ئاکرێ بە برنجەکەی بەناوبانگە بەڵام ئاکرێ زۆر مێژووی ڕەسەنی خۆش و جوانی هەیە زۆر شوێنی سەیر و سەمەرە و کللتوری تایە کە بەشێکی ئەم دیمەنی پشتەوەیە کە دوایینە سەر باسییان و ئاکرەی خۆشەویست بە ئێوە ئاشنا دەکەین لە ڕووی مێژوو کللتور و هەموو بابەتەکانی ترەوە. چوم کلی چوم کلی و کلال برازیل ماوەسا گیان ئەو دەنگە نەڕزێت ئەوی ڕاستی بە ماوەسا شاکر من بە مناڵی متابعی تۆم کردو لە تەلەڤیزیۆنی و کاتی بەغا بە تایبەتی بەرنامەی نەسەمات من بیلادی یعنی زۆرێکیش لە هونەرمەندانی شاری سلێمانی و شوێنەکانی تریش ئاشنان بە هونەرەکەی جەنابەت من حەزەکەم لێرەوە باسی هونەر و کللتوری هونەری و مۆسیقا و گۆرانی خەڵکی ئاکرێ بکەم ئەمێت باسی ئەو مێژۆمان بۆ بکەیت چکە مەسەرەن ڕاست ئێمە جەناب دەناسین بەڵام حەزەکەم لە مێژوویەکی کۆنتریشەوە هونەر و هونەرمەندانی ئەم شارە بناسی زۆر سپاست دەکەم بۆ ئەو دەرفەتەی مەژبا بوو بە پیرت خۆی مە گولێت بوو گوتی مە گەلک دەنگ بێشە بوون ستران بێشە بوون بەس مخابن وی وەختی تومارگەه نەبوون یعنی کە دەنگیوە تومار بێتەکردن ئەوە بەری 100 و قسوور ساڵ ئەس بێژم پشتی ساڵی سیها ساڵی چلا قوانە دەرچوون میگرافۆن قوانە دەگوت نێرە بەیضافۆن بۆ چەقماق چی ئەو دوو شەریکەی کوردی بوون لە بەغا بوون چەقماقچی و بەیضافۆن هەردووان ڕابوون چ کردن خوگان نە بەغدا هەندەکە سترانبێژێ مازن ساڵی چلا خەلی ئاکرەی خەلی مستەفا ئاکرەی سالو خالی کەمال عقراوی گۆرانی بێش سالو و ئەوێ دی چ بێژنێ سالو و نافخۆش نەقەبی چوونە بەغدا ساڵی چلا و پێنجیە تومار کرینە دەنگی خۆ باشی بەڵاو بوو ئەف سترانە وەختی ئیزاعی رادیۆیە قەوانە و چایخانە گۆداری لێت کردی بۆ خۆش بوو گەلک ڕابوون چ کردن خەلکێ ئاکرێ بخۆ ڕابوون تیپ ئینان هەنگی تیپ بەکەرە هەبوو گۆڕاندیک بوون ڕاد بوون بۆ هونەرمەندا چێتکردن میسال محەممەد عارفی حەسووی بۆ عیسای بۆ گۆرانبێژێت ملی یەت منطقێ باژەڕێ ئاکرێ طبعاً گەلێک بخێراتن باژەڕێ هونەرمەندانە باژەڕێ خزمەتکارێ هونەرمەند کەواتە ئەتوانین بڵین لانکەی هونەرمەندان لانکەی زۆرێک لە هونەرمەندان بووە ڕاستە هونەرمەندی زۆر پێگەیانوە لەم شارە میسال دەبوتە بێژم مینا محەممەد عارفێ جززیری تاتە ئێرە حسن جزيري عيسى برواري شمال صايب بابي قايم قايم بون اكري شمال صايب ليرة فؤاد احمد هذول ما وخزمات ابو كريم محمد شيخو محمد طيب طاهر بشار زاخولي اردوان اياس ميران هركي صالح حميدي ابا حمي اكريا یت پالداین کە ببنە یعنی هاریکاریا لێکردی ئێمە ئەو شتانەمان نەزانێ ئەو مێژۆ پرشنگدانەمان نەزانیوە کە بێجگەلەوەی کە مێژوویەکی دەوڵەمەندی بووە هەروەها لەسەر دەمێکە لانکەی زۆربەی هونەرمەندەکانی شارەکانی تری کوردستان بووە کە لێرەوە زۆربیان لێرەوە دەرکەوتون زۆربیان لێرەوە بە پێشکەوتون و دەرکەوتون و بواریان بۆ ڕەخسا ئەو دیمانەنە ئەم لێرە گەورەی بوومە لێرە گەورە ماوەسا لەگەڵ ئەم شتێک لێرە دارێکی گەورە هەبوو لێرە خۆش ئەرێ وەڵڵا ماوەسایان بە لەگەڵ دیمەنە ماوەسا شاکریش بووە بە بەشێک لەم مێژۆ جوانەی کە هەیە لە ئاکرێ خمديني أمني خمديني
دقاي قلال دراشيني قلال دراشيني بكي ناري أمدي بخمليني أمدي بخمليني دقار دقاي قلال دراشيني قلال دراشيني بكي ناري ئەمە کەسێکی زۆر تایبەتتان پێ بناسیێنم لەم شاری ئاکرەیە کە ئیش مامۆستا دیارە مامۆستا دیار ڕۆشنبیر نووسەر شارەزا لە بواری مێژووی ئاکرێ بە تایبەتی مامۆستاگیان سەبەبی ئەومان پێ بڵێ بۆچی ئێمە هاتوونەتە ئێرە وەستاوین ئەوژێ اختیاری خۆم بوتم با لێرە بۆستین چکە شتێک هەیە ئەمێ لەمەوە باسیکەین و لەمەوە دەستکەین بە بەرنامەکە بۆ ئەو شارە جوانە کۆنەی ئاکرێ ئەگەر بیت و تو سەحکێ ئەف کەڤناریە و ئەف جوانیە ئاکرێ و هەستێ دەتە مرۆڤێک و ئێنێرجێکێ بدەتە تا چاوە ئەف چیایە وەها خەملا خانیا و تشتا چێکریە بە بخۆیەکی سیماتت وی باژێرەی نە مرۆڤ شانازیە پێتکەتە کەواتە ئەتوانین بڵین ئەم گەڕەکە کۆنێک کە لێرە وەستاوین ئەم گەڕەکە ئاکرێ لەم گەڕەکەەوە دروست بۆ تەشەنی کردو بۆ ئەم شارە گەورەیە بەڵێ ئاکرێ ناف تکستاندا هاتیە نوویسین بەر ساڵا نۆتێ میلادی تکستت سریانیدا بەحەسکریک و یا چایڤە گرێدایە کە خانی نەلسەرێک ji ber çi vêrê biye dusê kaniyê tevîn kaniya Rezemîriye kaniya gelê Şêx Ebdilezîz yetmayın belê ji ber hindê mirov çûne bin van çiyaya wêrê şaristaniye ta durust bûy طبعا من ئەو تۆپۆگرافیانە هەمی بینم بە جوانی ئێستا حەزەکەی لێرەوە ئەچینە ناو گەڕەکە کۆنەکە و کۆڵانەکانی ئەوەی کە من لێرە بەدیەکەم لە سەری سەرەوە یەکەم بینا کڵێسایەک هەیە چەند خانوێک مزگەفتێک هەیە وازانم شوێنی جۆکانی شەر لەبیا بۆ بێکۆنیشتیشە ئەمانوێ بە ئالێرەوە بەری بچین دازبتە تعریفەکە ینی پێناسەیەکە دی بدەمێ ئاکرێ خۆ سێ گەرەکە پێکتێت ئەفرەخە و بن شاخت بێژنێ قاپەکی ڤیرەخیت بێژنێ گۆڕەوە ڤیرەخیت بێژنێ چوستایی ماوەسا دیارگیان کە بینیم هاتمان فەرعەوەم کۆڵانەوە تووشی شتێکی سێ حاڵتێکی سیر بووم کە زۆر جوانە بەلامەوە ئی ڕاستی بێت ئەمانە ئێمە کە لە ڕسما لە ئەوروپا شوێنانە بینڵین واو چەند جوانە یان کە خۆمان ئەچینە زۆربەی وڵاتەکانی ئەوروپا حەزەکەم چینە ئەو شارە کۆنانی کە ئەم دیمەنانی تیا دوو ڕسمی تیابگرین ئێرە چی کردو بۆی کە سائحی خۆمان هەری ناوخۆ هی دەرەکیش کە بتوانێت ئەم دیمەنە جوانانی ئەم شارە کۆنە جوانە ببینێت خۆی شێوازێ معماریە دەڤەرە ئاکرێ تایبەتیا خۆیە هەی تەنانەتە زانکۆژی تێتە خوندن ئەو دیف پێزانینێت من ئەف شێوازێ خاوەسیان شێوازێ بەرێ توێ تایبەتمەندن هەلبەت خەلکەکە و ڕاستی ڕێبەریە شینوەڕژی هەوڵ دەتن وێ بکەتە بزنس یان ببیتە تۆریزم بێن و زێدەتر گرنگی پێ بدەن دیف باوەڕە من لەگۆر باوەڕە من یان ڕێبەریە شینوەرە پرۆژەیەکە هەیە دام و دەستگەهێت خۆی خۆمان هەر خانەخوێی ئەم هەرێم و ئەم وڵاتین ئاشنا نەبووین بەم شتانە لەبەرەی کەمە مەسەن بۆ نمونە من خەڵکی سلێمانیم ئەمە بچم بۆ دووهۆک یا خەڵکی هەولێرم کەرکووکم ئەمە بچم بۆ دووهۆک یا بە عەکسەوە دۆکمم بۆم بۆ سلێمان هەولێر گرنگیە لەم شوێنە ئێمە بەس تێپەڕیوین یان ئەگەر لە مەطعمێکی سەر جادەکە لامانە بێ نامان تیا خواردە بەس ئەگەر خەڵک بزانێ ئەوە جوانە هەم لەگەڵی کە لەگەڵ خێزانەکەی هاتووە گەڵ هاوڕێکانی هاتووە نانێگە خوارە سەر جادەکە بە پیاسەش سەر ئەکەوێت ئەم دیمەنانە جەمالیەت جوانیە دەبینیتن.
اگر بحثی حکمرانی و دوره بکن دست پیکا صدایا زاینی آکری پشکک بیل امپراتوریت رومانی پاشی گورانکاری بسرده هاتین الحكمرانية إسلامي الصدايا الشصاد زايني الديف دا يبيا بشكك الإمبراطورية عثماني والعباسي عثماني بشتينجي بيبيا بشكك الميرجها بهدينانو وهندك جارا ميرجها بخوية سر بخوها بينوكي ميرجها حميدية يام بشكك بيا الميرجها أتابك الميصل تاكو نمانا ميرجهن كردي آخر هاد بیا قضای قصابک سر پارزگاه موصلو 1991 کشی پشتی سر هلدانه بیا سر پارزگاه دهو که ڕۆژا خان سڵاو چۆنی باشی باشم عزیزم خۆش بی سپاس دەکەم ژیت من ئەمڕۆ هاتمە ئاکرێ بۆ بەرنمەیەک پرسیارم کرد کە حەزم کرد کە خواردنێکی تایبەتی ئاکرێ دروستکەین ئەو خواردنێک کە تایبەت بێ بە ئاکرێەوە کە زۆر خۆش بێ کە خەڵکانێک گەشتیارێکە لە شارەکانی سلێمانی کەرکووک خانەقین کفری کەلات دەربەنی خان هەڵەب جەوەڵ حاصل شار باشێت ڕێ بکەێتە ئەم ناوچەیە لێرە دابەزێ چ خواردنێک بخوا و ڕێنمایان کردم کە بێمە لای جەنابتان ئێستا من ئەمڕۆ کە هاتووم پێشنیاری چیم بۆ ئەوکەی خواردنی چی بخۆم کە تایبەت ببێرە و زۆر بەناوبانگ بێ و یەکسەر بە میوان بڵێن ئەم خواردنەمان هەیە بشکل خیرات نانگوتکم خیراتن با آکره گلک خیراتن ما آکره گلک خارنت خوشت هین اوک ناو بانگن بس نوکه قلی آکره گلک اپ ناو بانگه خاله گلک قصد آکرت کتن بو قلی آکره و برنج آکره گلک برنیاسه و جا بو اونگو افروکا ده قلی درس کن بەڕاستی ئەوەی من بیستومە بەڵێ قەلەی ئاکرێ زۆر خۆشە خۆشم بێراتێ پەڕوم لە چێشتخانەدا بەزی و خواردومە لە کاتێکی زووە بەڵام بیستومە خواردنێکی تری زۆر تایبەتیشتان هەیە دۆغەوان ئەوان چێ بۆم باسکە دوغاوا مایە ئۆکرێ و گەلێکە خوشە تایبەتمەندیەوەی ئەوە جۆرە مەکەنگرت کردێ بە کەنگرەیکەن کەنگرتکەینە بەلێ یۆمەیە ئۆکرێ ناوچی ترم خواردووە بە بڕێش و ئەکرێت بە برۆش ئەکرێ و ماسی تێکەن و یۆمە کەنگرۆ تێدا و ئەم برنجی شت قوتێن برنجت کەینە کفتکت خوددا ئەڤەیە ئەوەوێ وجا گەلێکە ناو بۆنگە و گەلێکە خوشەش بەس بەردەمێکێم ئەڤروکە ئەم دە قەلیە درستکەین نەکو هەر ئۆکرێشە ناو بۆنگە یعنی ئیپرۆخێ بدوغەڤۆیە من پێم خۆشە ئەمڕۆ تۆ ئەو خواردنم بۆ دروستکە کە خۆت پێشنیارم بۆکەی بۆیە کە ڕۆشتمەوە بۆ شارەکەی خۆم بڵێم ئەم خواردنە خۆشم لە ئاکرێ لەسەر پێشنیاریەوان خواردو ئەنجە بە دەست پێ بکەین یاڵە با کەرەستەکانی بین دەست پێ بکەین شتەکان کاتە چینە سەر ئاگرەکە لەسەر تەباخەکە هەمووی چێکین پێکەوە باشە دەبڕن ڕۆژا خان ئێستا ئەوەتر چاوەڕین زانین چیوەکەی قەلی ئۆکرێ درستکەین باش لە پێش ئازێتی تێگەین بەێ ئاسەیتی دەکەینێ هیوادارم هەموو کەس بتوانێت ئێستا سەیری ئەماکە ئەمە ڕێگەیەکی ئاسان کە هەموو کەس بتوانێت هەمان شێوە گەر حەزی لە قەلی بوو هەمان شێوە دروست کاتەوە بە هەمان ڕێگا ئەو قەلێ خۆشە دەرەچێت کە ئێستا ڕۆژەخان بۆمان دروست دەکات ڕۆژەخان پێم وا بێت ئەمە بێجگەلەوەی کە خواردنێکی خۆشی ئاکرێ ئەمە کللتورێکی تریشی لە پشتەوەیە کە لە ڕەمەزانە بیزات خەڵکی ئاکرێ ئەم خواردنە دروست ئەەکەن لە پاشێوە گەرمی ئەەکەنەوە ئەی خۆن سەبەبی ئەمە چییە؟ لاتنين ام بو باشي لاتنين يعني يوني قرم نوكي بله لاتنين چنكو يو دسمه گوشتا و برنج كرديه بجا خوبيت قرن يعني بجن يعني روجيو ما ديو بصانوي تربيتهم
ڕۆژەخان دەستی خۆش بێت تەواان من تەسەڕم نەکرد خواردنەکە گۆشتەکە بۆ طریقەیە ئەم کاتی ئەوێت و بە ئاگرێکی کەس ئاوا خەست بێتەوە وای لێ بێت وەکو مەڵحەمی لاتەوە بەڕاستی زۆر تەمەناکەم ێستا تامی کەم بزانم چۆن دەرچێت و هەر نۆ دێژ لە یا تامی کەم بزانێرا چۆنە تامکە گوشتەکەش بێ کەلۆندە چ بسەنایی تێتە لێک بەکردن زۆر گرچووە واو زۆر خۆشیشە دەستەکانە خۆش بێ کاتێ بزانین بە ئەمجا بە برنجەکەەوە چۆنە بەو شێوازی ئاکری برنجی پێکەن برنجەکەمان پێکرد تۆزایەتی برنج ئەمە قەلی و برنجەکە پێکەوە یۆبدلەتەیە ئەمە مەقالی برنج دۆتە جەمدەینە سلەیمانی زۆر خۆشە باش ئێمە بۆ ئەمانە ناکەین خواردنان ناکەین دەقمان گرتو بە مەجموعی خواردنەوە من کە گەشت مسلمانی گەڕا مسلمانی و قەلیەکەم بە برنجەوە ئەم ستاڕش هێنمە ناو سفری خۆمانەوە دروستیەکەین دەستی تۆ خۆش بێ من زۆر زۆر خۆشحاڵ بووم کە ئەمڕۆ لەم بەرنامەیە بێکتری گەشتین زۆر زۆر سپاسی ڕۆژەخانەکەم کە ئەم خواردنە خۆشەی بۆ تیشاف کردین بۆی ئامادەکردین بەم شێوازە جوانی ئاکرێ بەم تام و لەزەتە و بەم برنجە چاکەی ئاکرێ ئێستا بۆم دەرکەوت ئێمە ڕۆنی تۆ و پیاز بەکارێنین تۆزێ مەعیدە قورسەکە بەس شێوازی ئەم برنجە هەست ناکەی مەعیدەت قورسە بێ بۆیە بۆ ڕۆژوان بیزات بۆ پارشێ ئۆتوانی سوودی لێوەرگریت بیخۆی هیوادارم ڕۆژۆکانتان خی گەورە لە هەمووتانی قوبولکە لە هەمومانی قوبولکە لە هەموو میلەتی کورد و موسڵمان و جیهانی قوبولکە من لێرە ئەم بڕگەیە بەجێ هێڵم زۆر زۆر خۆشحاڵ بووم زۆر زۆر سپاس بۆ تۆ. کاک فازڵگیان پێشوی بینە سەر ئەو باس و خواستانەی کە بەتەمان بیکەین من لە داخی ئەم ورگم ئەمڕۆ نازانم چی بکەم ئەمەم برزیۆم ئاکرێ خواردووە لەسەرەوە سیرەکەم لە ناو شارەکە و سیرەکەم لە بانیەوە هەر چۆنێک سێری جوگرافیای ئەم شاراکەم ئەم شاخ و داخوشتە ئەم برنجە خۆشەی لە چۆ بوو ئەوەی کە ئێمە ئەیزان برنج لە دەشتی تەختە ئەڕوێت پێویستی بە دێرا و ئاو ئەمانەیە چەند سیرەکەم باش ئەمە لە چوە ئەم شتتان لە چۆ شاردۆتەوە کشت و کاڵی باسێکی سروشتی کشت و کاڵی ئەم سروشتی ئاکرێن بۆ بکە نهێنی ئەم برنجە خۆشە چییە؟ کوشت بە ورگم چی لێ ڕۆ بەێ ئەخۆ دیمانی ئاکر دیمانێکی دلڤەکەرە وەکو بازارەکە تو سەیری بکەیت بەڵام ئاکرێ دەڤەرێکی گشت و کاڵیە بە شێوەکی بەرفراوان بە شێوەکی بەرفراوان ئاکرێ منتەقەکی یان دەڤەرێکی کشتتۆکاڵە بەدە لە شانەکە پانوبەرینە ئەکید ئەخۆ لە ڕووی ئیداریەوە چار ناحەیە پێکاتەوە ئاکرێ ناحەیە بجیل و گرد دەسێن و دینارتە و سنتەری ئاکرێ بەخۆی هەرێکیش کۆمەڵە گوندێک هەیە کۆمەلەکی زۆر گوند هەیە تقریبان هەتا 300 گوند لەسەر دەڤەری ئاکرێ باشە من ئێستا شتێک هاو بە خیاڵما کە باسی بەدە لە دەوڵەمەندی سروشتی ئاکرێ بە ئاژەڵداری و بەروبیمی ئاژەڵی و دەریاییش ئەوەنی کە باسی ئەو شتانەم دیوە و کە سەش باست کرد مەزوعشتی کەمان هەیە بەێ ئەزانێکی جاخۆ هەرەوە ماوەت ئەناناس و مۆزکەن خۆت ئەو جنوبی بەرازیل و ئەوانە هەر بەشی هیچتان نێشتەوە ئەو تۆزە ئەناناس و مۆز بۆ ناکەن موزیشمان هەیە ئێستا بەس ئێستا بەسەبەت و گاڵتەوە بە موزی سروشتی مۆزیە منتیقێنە موزیش چاندراوە لە ئاکرێ و بەرهەمیشی هەبووە بەڵام لە ژێر تەجروبە داینە کە بزانین کە زۆرتر نەجاحەتی پێبینێت زۆرتر ڕووبەری زیرایەکەی زۆر بکەین زۆر زۆر سپاسی کاک فازڵەکەم کە پسپۆرە لە بواری ئاژەڵداری و سروشتی کشت و کاڵی ناوچی ئاکرێ ئێمە لێرەوە پێتان ئەڵێن کە بەڕاستی ئاکرێش شارێکە جیاواز لەوانی کە بیستومانە جیاواز لەوانی کە هەستمان پێکرد و بینیمانە تانیتە ناو قوڵایی کۆڵانەکان و جادەکان و شوێنەکانی ئاکرێ نازانی چەند دەوڵەمەنە بە مێژوو بە سروشت بە کشت و کاڵ بە ئاژەڵداری بە خواردنی خۆش بە خەڵکی چاک بە هوەرەکەی بەلانکەی هوەرەکەی یعنی هەموو شتێک لەم ئاکرێ واو لێ ئەکا بڵێ وهاو.
پەرتوکخانە نویسەرێن ئاکرێ مامۆستا بۆچی بەس ئاکرێ بەر بێگومان پەرتوکخانە نویسەرên ئاکرێ ئێک ji berhemên rêveberiya rewşenbîrî û hunerî li Akrê ku ev pertûkxane taybet e ev nivîserên Akrê li berhemên kevnên salên destpêkê li salên heştêyan da hin berhem hat gehiştîne destê me lê me divê pertûkxanê da parastîne ta digehîte dûmahî pertûk û dûmahî govar û rojname li ser astê qeza Akrê divê pertûkxanê da hatîne parastin. کۆنترین نویسەری ئاکرێ ساڵی چەندە سەردەمی کێ gelek nivîsînên destxetîş gehiştîne me û hindek nivîsînên govar û rojname gehiştîne me govara Akrê ku ji layê deverdarê Akrê Şakir Fetah li sala 1953 derçûye ev govare li vêrê ya parastiya govara Akrê ku bîte êkem govar ser astê badîna. زۆر باشە مامۆستا من حەزەکەم شتێکی کە لەم بەڕێوەبەرەتیا شتێکی زۆر جوانم بینی کە وەکو مەجموعە توحفەی کۆنی مێژووی لە شوێنێکا بینین دانرابوو حەزەکەم سەردانێکی بکەین هەستەکەم ئەوە مێژوویەکی زیندوی ئاکرێ ئەگەڕێتەوە بچین سەردانێکی بکەین و کورتە بازێکی شارین لێەوە فەرموو مامۆستاکاوە من زۆر شت ئالەمان ئەبینم دیارە مێژوێکی زۆر کۆنیان هەیە لە تە کوپە و بەرد و شتی سەیسێر ئەبینم وەکو ئەو حەوزەکە لە بەر دروستکراوەمانە بۆچی سەردەمێک ئەگەڕێنەوە چێ کۆی کردوونەتەوە بەێ بێگومان ئەvە بەرهەم و بەرکارن خەلکی کوردستانی بووینە خەلکی کورد بووە نمونەوەکتە بە هەست بێ ئەوە ئاوێت کرد و نمونە تەشیە گەلک بابەتێن دیکەنە ئەبە هەمی بەرهەم و بەرکارن کوردستانیا بخۆ بووینە ئەف موزەخانە دەستپێکی ji bal serokatiya bajervaniya Akrê hatbûne komkirin dêv da hemî radestî rêveberiya rewşenbîrî kirîne me lêre parastîne et plana me da weku rêveberiya rewşenbîrî berfiretir bikeyn û gelek tiştên dîke jî ku yên berkarên xelkê Kurdistanê ku ev hemî kerestê tenê hatine ئەم پاچێش سەرنجی ڕاکێشام ئەمنم نەزانی هیچ چییە ماشەڵا قورسە ئەم مێخە ئەمە مێخە چییە ئەمە بۆچی بەکار هاتووە خودێ me xwe direstît yanî nazanim ka bizabit em hîçiye bes em hî asînger û ew şitane ئەمە مێخێکی زۆر قورسە ئەمە وەزنەکەشی زۆر قورسە ئەمەش دیار هەر سەنعاتی خۆماڵیە لێرە دروست کراوە ئەvە هەمی bizabit مەسەن ئەوەش ماڵینە بکار هاتی لە وڵاخی گەورە بەستراوە دیارە ئەمە بۆ زەوی چێڵان بەکار هاتووە گاسنیان پێ ئەوە دوا بزانم ئەمەش بەستەک و شتی کەپەنە ئەمە کەپەنە ئەمە ئاکرێ و دەبەرە ئاکرێ گشتی بژنەوێ شەنە بینی لەسەرەوە شەنیش لەوێنە هەموو مە زۆر خۆشحاڵین بەم دیدەنیە هیوادارین لە فرسەتی ترا زیاتر بێکەوە بدوێن لەسەر بابەتی کللتوری و ڕۆشنبیری لەم شارە لە دەرفەتێکی تری ئایندەیە ئەمە زۆر سپاسی تۆکەین ماندوومان کردی زۆر خۆشحاڵ بووین. مێژوە جوانەکەی ئاکرێ خەڵکە هەرە باشەکەی ئاکرێ خواردنە خۆشەکانی ئاکرێ بە تایبەتی برنجەکەی بانی کە هاتم واه نەبووم کشت و کاڵ و ئاژەڵداری لە ئاکرێ هەموو شتێکی ئاکرێ هیوادارم قەت ئاکرێ لە بیر نەکەین ئەمەنە جوانە بەم جۆرە هاتینە کۆتایی ئەم ئەڵقەیە تا ئەڵقەی ئایندە بەخوای گەورەتان ئەسپێرم کاتێکی شاد.